عمر ماي دي ماي آي آي رجال أورو وأرحمه شملاي ليلي ليل بي فرمو ماي دل داوچه بەڕێز مامۆستا دارەجان وەکو هونەرمەندێکی دێرین وەکو نووسەرێکی زۆر ناودار وەکو لێکۆڵەرێک لە هونەر و لە مۆسیقا و لە گۆرانی هەورامی و لە شارەزایەکی تەواو لە سیاچەمانە و لە هونەری میلی زیاتر ئێمە ڕۆژی دووشەمە مەراسیمێکمان ڕاگەانە بە ناوی گۆڵبارانکردن و ڕێزێنان لە هونەرمەندی دێرین محمود محەممەد بەهۆی ئەوەی کە 50 ساڵ خزمەتی هونەری میلی کردووە پێوتری بێ زێڕین داواشمان کردوە کەسێکی بە چڵێ گوڵەوە چەپچێ گوڵەوە بێت گوڵبارانی و پیاوە کرێ لەگەڵ پێشەشنی خەڵاتێکی هەڵتونی بەڕێستان ڕاتان چێ کە ئەمە بێ بە نەریتێک بۆی زیندوکوژی مردوپەرز نەبێت. من بە خێراتین تەلەڤیزیۆنەکان و بە خێراتنی جەنابتان دەکەم و هیوادارم ئەم نەریتە ببێ بە نەریتێکی سەرتاسەری کوردستانی ئازیز بۆ ئەوەی ئێمەی هونەرمەند بتوانین هونەری ڕەسەنی نەتەوایەتی خۆمان پێشەکەن. محمود محەممەدیش یەکێکە لەو هونەرمەندە سەرکەوتوانەی کە توانێتی ڕاژەی هونەری فەرەنگی ئەدەبیاتی کوردی بکە بۆ ماوەی 50 ساڵ کەواتە گوڵباران شایستی و هونەرمەندانەیە کە دەتوانن فۆلکلۆری ڕەسەنی نەتەوایەتی کورد زیندوو بکەنەوە چونکە زیندووکردنەوەی فۆلکلۆریانی زیندووکردنەوەی گیانی پاکی نەتەوایەتی کورد کەواتە ئێمە پێویستمان بەوە هەیە هەموو ساڵێک ئەم نەریتەی کە ئێوە داتانێنەوە پێڵێن داهێنان لەلایەن ئێوەی لەلایەن جەزای سازەوە داهێنانێکی گەورەیە و من بە شانازی و بە افتخارێکی زۆر گەورەوە دەنوارمە ئەو بۆنەوە ئەو ڕۆژش کە ڕۆژی گوڵبارانی محمود محەممەدە من بەشداریەکەم و بە گوڵی نێرگزەوە گوڵە نێرگزەکەی ئێمە بەسەر ئەو چاوانم و هیوادارم هەموو کاتێک ئەمە ئەم بیرەوەریانە زیندوو بکرێنەوە چونکە یۆبیلی زێڕین پێشەوە یۆبیلی زێڕینە یۆبیلی زیوینەیە کەواتە یۆبیلی زیوینی جەبێ بکرێت اینجا یۆبیلی زێڕینی ژەیە یۆبیلی زێڕینی ژەیە ئەوە کە بوو بە یۆبیلێکی تایبەتی دەبێتە دیاردەیەکی نەتەوایەتی سەرتاسەری کوردستان و هیوادارم هەمومان پێکەوە ئەو یادە بکەینەوە و محمود محەممەدیش بەو ئاواتەی خۆی بگات و مەدالیای زێڕین وەربگرێت. زۆر سپاس. مامۆستاجان من زۆر سوپاس دەکەم ئەمەیە بەڕاستی ئەو دەسەواژانی کە هەبوو زۆر ناخۆش بوو پێشترەوە لە دوای باران فەرەنجیم بۆ چییە یا وەکو دوایین قسەکانی حەسەن زیرە کە جەنابە گوێت لێ بۆ چەند بە حەسرەتەوە باسیێواکە خۆزگەم کاتی خۆیمانش بۆ ماملێ و بۆ حەسەن زیرەک و بۆ سەعید ئێزغەر و بۆ زۆرێک لە هونەرمەندانی ناو دەربکرێ لەبەرەوە من سوپاس دەکەم کە خۆت ئەفەرمی ئامادە بە چڵێ گوڵەوە هیوادارم بۆ تۆش و بۆ هەموو هونەرمەندانی کە هەموو ئەزموون بۆ لاوەکانی بکەن چونکە ئەمڕۆنەوەی نوێ شارەزایی فەرهەنگ و ئەدەبیاتی ئێمەی نییە پێویستە ئەو نەوەی نوێ وریا بکرێتەوە بە هەستی هونەری نەتەوایەتی بۆەوەی ئێمە کەم بچین بە هونەری داگیرکەران یا دراوسەکانی کوردستان با بە شێوازێکی فەرەنگانە بڵێن هونەری دراوسەکانی کورد بێنین هونەری خۆمان چڵپۆپی زۆرە هەر لە بنەما موزیکەکانەوە بنەمای موزیکمانەیە چوار بنەمای موزیکمانەیە مۆزیکی سیاچەمانە قوتابخانەی سیاچەمانە قوتابخانەی هۆرە و هۆرە قوتابخانەی حەیران قوتابخانەی لاوەک ئەمانە چوار بنەمای موزیکین تا ئێستا سەر لە ئاسی کوردستاندا هونەری کوردی پێشکەش نەکراوە کەواتە ئەو موسیقارانە ئەو زانکۆیانە ئەو پەیمانگا موزیکیانە تا ئێستا هەڵنەساون بە زیندووکردنەوەی ئەو چوار بنەما موزیکە کە ئەمە بنەمای موزیکی نەتەوەکەمانن و بێجگەلەوە چەند مەدرسەیەکتر هەیە بەسەرن بۆ نمونە مەدرسەی سلێمانی بەقوتۆ بەخشنک و کەریم کابان و عوسمان عەلی و حەمێن هێرگز و ئەمە ئەحمەد کولەسنەی و ئەمانە کەواتە ئەمەش مەدرسەیەکە بەجین کردەوە مەدرسەیەکی تریشمانەیە قەتار و وەڵاوەسی و خاوکەر علی مەردان و خوددان علی و چەندان شکر خەیات و چەندانی تر کە ناوەکانیان نایەتەوە خیاڵم هیوادارم ئەمە ببێتە بە ناساندنیەکی ڕەسەنی نەتەوایەتی سەرتاسەری کوردستانی گەورە هەر لە باکوور هەر لە کێوی تۆڕۆستا جەبەل حەمرین هەتا ئاردەهان بەبێ غەلووگن لە ئاردەهانە بۆ ئاوێرا زەمەش کوردستاناتە بە حیلمەکەت
کوردستان مڵکی کوردە کوردستان پێشەوەی هەر شەی بنێمە کوردین و کوردایەتی خۆمان نادۆڕین و مرۆڤایەتی خۆمان نادۆڕین و دژی هیچ کەسی هیچ بەرەیەکیش نینێمە ئامەسەجە من سپاس دەکەم تۆ هەمیشە هەر بە کللتورەکە و پاراستووە بە هوەرەکە و بە نووسینەکانە بە لێکۆڵینەوەکانە بە دەنگت من سپاس دەکەم بۆ وشە جوانە سەرچاوەکانم هاتن پرسیاری تدانێن لە خزمەتان جێگەشان نازیمەنی سەرچاوەکانم بەخێراتە سەرچاوانم ئینشەڵا و یادا بێتە یادێکی سەرتاسەری کوردستان سڵاو لێ بێ کاک جەماتیان سەرچاوم بەخێر بێکار جزا خۆشەویستان هونەرمەندی دێرین هونەرمەندی خۆشەویست هاوڕێی هەمومان و هاوڕێکی هونەرمەندی دێرین محمود محەممەدیش کە ئێمە ڕۆژی دووشەمە گوڵبارانێکین لە هەڵی تەوار ئەمێ ڕای کاک جەماوەگرن لەسەر هونەرەکەی کاک محموود یا ڕای چی لەسەر ئەوەی کە هونەرمەندێک کە لە ژیانایە بەسەری بکەینەوە وتوش مەگەر ئەوانەی یەن بە چڵێ گوڵۆیا چەپچێ گوڵە و گوڵبارانی پرێ و ڕێزێنانی بۆ بەخێر بێن یاخواکار جزا سپاس دەکەم کشێکی باشە کارێکی باشە ئێوەیکەن پێشەوەی ئەو هونەرمەندانە بە ئاواتەکان بگەن باشترە لەوەی کە هەر هیچ نەبێ ئەو ڕێزدانیانەی جەنابێ باسیەکەی وەکو کاک محموود خۆشی کاک محموود جگە لەوەی کە هاوڕێمە من بە هاوڕێتی خەمە ئەو لاوە بەڵام هونەرمەندێکی گەورەیە لای من دەنگێکی ڕەسەنی کوردی کە هەر کەسێ گوێی لێ ئەگرێت چۆن ئەڵێ خواردنێک هەزمی خراپەوە ئەویش هەزمی باشە ئەم هەزمەکرێ مێشکە دووەریەگرێ ئیسراحەت بە مێشکە دەکا بەڕاستی نازانم چی لەبارەی کاک محموود بڵێن دەنگی ئەو من خۆم زۆر معجیبیم 50 ساڵ خزمەتی هەیە بەڕاستی ئەو پیاوە ماندوو بۆیە منیش داوا ئەەکەم لە بەڕێوەبەران لە حکوومەت لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوەی ئەم کاری هونەرمەندانەی بەدەستە هەتا خۆی ماوەڕێزی لێ بنێن خۆی بیبینێ باشترە لەوەی کە مرد بە کەڵک نایە بەخوا هیچ ئیسیفادەیەکی نییە و کاک محموود شایستەی هەموو شتێکشە سایشتەی لە ڕێزلێنان زیاتریش چونکە ئەوەی ئێمە بزانین و ئەوەی ئێمە وەکو هونەرمەندان من هەرچەند ناتوانم بڵێم هونەرمەندێک هونەرمەندم من مە قوربانێ بم بەڵام ئەو پیاوە خۆشەویستی ناو خەڵکە و دەنگێکی تایبەتی هەیە ئەتوانم بڵێم لە باڵەبان دەنگەکەی لە باڵەبانی کوردی خۆشترە لە لای من جای شوێنم ئەڵم بە ڕۆنی کوردی کورە بە کولتوری سلێمانی مەسەن چ شتێک وەکو خواردنەکانی وەکو بەشێک لە مێژووی شارەکەیە بڕواکە کاک جەزا هەرچی مۆسیقایەک لێ کە دەنگی کاک محموود ئەچێتە سەری مەسەلە نازانی تۆ ئەم مۆسیقایە بۆ چێ لێراوە لە ڕادیۆ جۆلێتی بەس کە کاک محموود جوابەکەی ئاەتۆهی مۆسیقا شتێکیکەیە هەر ئەو مۆسیقا باشەش لێن هەنێک گۆرانی بێژەیە خۆ بە زۆر نییە ناچەکە دڵتۆ بەڵام ئەم پیاوە جێی خۆی کردوێتەوە و خۆی جێی کردوێتەوە خوای گەورە ئەو بەهرەیەی پێبەخشیوە بەدەست خۆی نییە چۆن حەسەن زیرەکی نەمر کە ئەڵێن وڵا ئەوە بۆ بە هەرێکی بەنەوەی باسیەکە بەس ئەوە دیاردە بووە دیاردە دروست نابێتەوە من کاک محموود بە دیاردە ئەزانم کاک نەخێر ئەوڵە قدری زێڕای زەرنگەرە ئەو هەڵسەنگانی تۆ لای من لە کاتێکا زۆربەی هونەرمەندان هەیە ئیرەی بەیەکتیە بە مەسەڵەن بەغیلی ئەبا بە کوردێکی خۆ بەڵام تۆ هونەرمەندێکی خۆ زۆر خۆشەویست و عەزیز و شارەزا و لە هەموو هونەرمەندێکی ڕەسەنی کە تۆ هەڵسەنگانی بۆ پێی لای من و کوێ مەدالیەکیش دەبێت سپاسی دەکەم سپاسی ئێوەژەکەم ئێوەش ئەو هەموو ماندوو هیلاک بوونە بۆ هونەرمەندان بەڕاستی جێگەی تەقدیرە هیوادارم سەرکەوتوو بن دەستان خۆش بێ بەردەوام بن هونەرمەندانی کۆن بەسەر بکەنەوە کارێکی پیرۆزە بەڕاستی و هاندەریشە بۆ ئەو لایەنانەی کە ئەتوانن خزمەت بە هونەرمەند بکەن زۆر سپاس شایانی نییە کاک دەزا بەخێر بن ماندوو نەبن سەرچاوەمان